بەناوی خوای بەخشەندە و میهرەبان ئێمە وەک ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵی دادگەری هەستین بە ئەنجامدانی ئێوارە خوانێک بۆ بەربانگ بۆ ئەندامانی سنوورەکەمان خوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە کە هاوکاریان کردین دەستی کۆمەچیان بۆ درێژکردین. طبعاً هەر کەسێک بەربانگ لە لای تۆ بشکێنێ ئەجر پاداشتیش وەک ئەو وایە. جا ئێمەش هەر لەبەرەوەی زیاتر حەزمان کرد لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم ئێوارە خوانە ئامادە بکەین، هەروەها بۆ زیاترەوەی کە بەشداربوانیش یەکتر ببین و بناسن و دووبارە لێرە کۆ ببنەوە پێکەوە. بەناوی خوای بەخشەندەی میهرەبان پێشەچی دەستخۆشی لە ئەنجومەنی خوشکانی سۆرانەکەم بە بۆنەی ئەنجامدانی ئیفتار سائیمێک بۆ خوشک و برایانی دەڤەری سۆران و دەوروبەری. دیارە هەر مانگی ڕەمەزان بە تایبەتی بە ڕۆژبوونی مانگی ڕەمەزان ئەجر و پاداشتێکی گەلک زۆر و نەبڕاوی هەیە. جا کەسێکیش ببێتە هۆکار و سەبەب بۆ ئەوەی ئیفتار سائیمێک بکرێ وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت هەر کەسێکیان بدە لە مانگی ڕەمەزاندا ئەجر و پاداشتی کەسەکەی وەردەگرێت بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتەویش کەم بکاتەوە. کەواتە ئینشەڵڵا و خوشکە بەڕێزانە و ئەجر و پاداشتیان دەستکەوتووەوە. گرنگیشتی کەشە ئیفتار سائیمە ئەوێ هەموو خوشک و برانە لەوانەیە دەرفەتێک بیت بۆ یەکتر دیتن و گفتوگۆکردنی زیاتر بە تایبەتی باس لە مەسەلەی بانگەواز و باسی هەماهەنگیکردن لە ئیش و کاری ئیسلامیدا. دەستان خۆش بی خوای گەورە پاداشتان بداتەوە. لا